لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. خۆشەویستان لە بەرنامەیەک نوێ بەرنامەی پێشەنگبوون. وەکو لە بەرنامەکانی تردا باسی نەخۆشیەکانی پێشەنگبوونمان کرد یان نەخۆشیەکانی بەناوبانگبوونمان کرد کە باسی چوار نەخۆشیمان کرد. یەکەمیان باسی تەقدیسکردنی پێشەنگ کە تەقدیس دەکرێت یان بە غڕوربوونی پێشەنگ یان بەکارهێنانی پێشەنگ لە ناوی کۆمەڵە کەسێک بۆ کارێشتر بێ ئەوەی ئاگاداری خۆی بۆ خۆی پێشەنگێکی چاکە بەخۆی پێشەنگێکی چاکە، بەڵام سەرنجامی ئەوەی ئاگای لەوەی نییە ڕاستەخۆ کۆمەڵە کەسێک بەکاری دەهێنین کە بەکاری دەهێنین بۆ کارێکی بازرگانی یان بۆ کارێکی مادیان بۆ کارێکی سیاسی. هەروە باسی نەخۆشی چوارەمیشمان کرد بە قوربانیکردنی پەیام کە زۆر زاروێ پێشەنگەکان پەیامەکەی خۆیان بە قوربانی چ دەکەن؟ بە قوربانی ناوبانگیەکەی خۆیان دەکەن. ئەوش لە سەرنجامی لە سەرنجامی ئەوەی کە جیاتی دەکرێن کە تهدید دەکرێن یان ئۆتەیە کە بریتە لەوەی پۆستێک لە پۆستەکانی دنیای پێدەنی یان شتێک لە شتەکانی دنیای پێدەدەین. دێنە سەر دەردی پێنجەم کە دەردێکە بریتە لەوەی کە کەسەکە کە کەسێکی بەناوبانگە بەڵام بەناوبانگەکەی بە ئامرازی خراپ دەبتە پێشەنگ. کەواتە هەر لە بنەڕەتدا پێشەنگێکی چیە؟ پێشەنگێکی خراپە. خۆی بەخۆی پێشەنگبوونی خراپ دەردەبەوە کۆمەڵگە. بۆیە باسی ئەوە دەدەش دەکەین کە بریتە پێشەنگی خراپ. بەناوبانگبوون هەندێک کار دەبتە کارەسات. بەناوبانگبوونی هەندێک کەس دەبتە کارەسات. وەکو دەبین لە کۆمەڵگەی کوردەواریدا کە لە سۆشیال میدیا کە ئەو بابەتە بەڕاستی بوویتە هۆی ئەوە زۆر بە ئاسانی لەو سەردەمە کەسێک دەتوانی بەناوبانگ بێ. کەسێک دەتوانی بەناوبانگ بێ. بەڵام ئەو بەناوبانگبوونە زۆر زاروێ بەناوبانگبوونێکی چاکە و هەروەها بەناوبانگێکی ڕێکوپێکە و هەرمە مەبەستدارە. هەروەها ئەو بەناوبانگبوونێش کە پێی بەناوبانگ دێ ئامرازی بەکارهێنا لە بۆی پێی بەناوبانگبی کە ئامرازێکی چاکە، بەڵام هەندێک کەسمان هەیە ئامرازی خراپ بەکاردهێنرێ کە بێ دێت تەقلیدی مامۆستایانی ئاینی دەکاتەوە کە خەڵکی جێ لێ دەگرێت. یا هەندێک کۆمەڵە کەسێکمان هەیە پێ دێ مەلا ساختەکان کە ئەو مەلایانە پێیان دەدوێت کە مەلانینە بەڵکو لە ئەوروپا دەژین کۆمەڵە کەسێک کە لەو هیچ شتێک لە دین نازانن بە شێوەیەک لە شێوەکان کە زۆرێک لە زۆرەکان کە دەبنە گاڵتەجاری خەڵک کە گدێنگەمەی بە ئاین دەکەن کۆمەڵە کەسێکی موسڵمانی گوێ لێ دەگرێت. بەخۆم زۆر جار لە کاتێک لە کۆلێژ بوومە کاتێک کە سەردانی هەندێک لە مۆزەفەکانی کوردیا دیتم کە تەمەشای مامۆستایەکیان کردی گوتم ئەوە چێ جێ لێ دەگوتی فلان کرد گوتم کاکەوە هیچ پەیوەندی بە ئاینوە نیە. وەڵ قسەکانی خۆشە و ئێدی پێ دەکەنین و ئێدی عەجیب وەڵام دەداتەوە. ئەو بەناوبانگبوونە کەسەکە بەناوبوونێکی بە شێوەیەکی خراپ بووی بەناوبانگ بووە. ئینجا کاتێک تەمەشای دەکەینێ کە کاتێک لایڤێک دەکاتەوە نزیکەی 5,000 کەس تەمەشای دەکات و ئێکابراش زیاتر دەفع دەبی زیاتر خراپتر دەبی. بۆ دەین بەناوبانگبوون دەبێتە کارەسات بۆ کۆمەڵگە ئەگەر بێت و ئەو بەناوبانگبوونە ئامرازێکی خراپی بەکارێنە هەوار بۆ چی بۆ بۆشتی خراپیش بوو. بۆیە هەروەها ئامرازەکەی خراپ و هەروەها مەبەستەکەیش خراپ بوو. زۆر زاروێ هەیە ئەم زۆرە پێشەنگانە تەنها دەبنە هۆی بە فیرۆدانی کاتێک کەسێک دەبینی مۆزەفە پێویستە لە کاری حکومی دەجێی کە ئەنترنێتی هەیە و لە پاشەوەی جێ دەداتە ئەو زۆرە کەسی وەڵا پێ دەکەنی و دەکاتە قاقای پێکەنی و بەڕاستی ئەو قسانە ئەنی تەنها بریتە لەوەی کە کاتەکەیسی کات بە فیرۆ دەدێ. بەڕاستی ئینسان کە خوای پەروەردگار کە لەم ژیانەی دروستی کردووە کە تەمەنەکەی دیارە لەو تەمەنی لێ دەپرسیتەوە. تەمەنەکەی بە شێوەیەکی گشتی تەمەنی گەنجیش بە شێوەیەکی گشتی کە لێ دەپێستەوە کە کاتێک لێ پێچینەوە لەسەر کات دەکرێت کەواتە کات گرینگە. بەڵام ئەم زۆرە کەسانی کە پێشەنجی خراپن دەبتە هۆی ئەوەی بە فیرۆدانی کات. هەروەها کە ئینسانەکان وەلێ دەکەن پێشەنجی خراپ تەنها فکر لە ڕووجانبی غەریزی ئینسانی بکەنەوە. 5 هەستانە بریتیا ئەو غەرائیزی کە ئینسان هەیەی وەی لێ دەکە تەنها فکر لەوە بکاتەوە. دەمینی کۆمەڵە کەسێکمان هەیە کە تەنها بەواسطەی بەناوبانگبوونێکی خراپدا بووینە ساحیبی سیارە و هەروە بووینە ساحیبی شەریکە و هەروە بووینە ساحیبی نازانم چی
کەسێکی گەنجی لەوانەیە کەسێکی گەنج لەوانی بیر بکاتەوە وەکوی بی وەکو دەبین زیاتر لە بوارەی کە بابەتی مەسلەی بابەتی ئافرەتان کە دەبین کۆمەڵ ئافرەتێکمان هەیە کە تەنها هیچ شتێکیان لە هەمبانەدانێت تەنها بەوەستەکەیان خۆ دەرخستنەوە خۆڕوودکردنەوەیەوە لە پاشەوەی زەماوەریەکی کە تەمەشیان دەکە ئەو زەماوەرەیەکی غەریزیە تەنها بیر لە غەریزە دەکاتەوە لایک و کۆمنت و شتیان لۆ بدەکەن کە ئەو کاسەدەبتە کەسێکی بەناوبانگ و بۆیە تەنها وەلە ئینسان دەکەن وەلە زەماوەرەکە دەکە وەلەو کۆمەڵگا دەکە تەنها لە ڕووی مادیچە فکر بکاتەوە بۆیە وا لە جەماوەەر دەکا بە شێوەیەکی بیرکردنەوەیکی سادە بیر بکاتەوە ئەم بیرکردنەوەی سادە مەبەستم چییە؟ بیرکردنەوەی سادە بریتە لەوەی تۆ تەنها سەرچاوت کە فەیسبوک و هەروەها سوشیال میدیا بێ فەیسبوک و ئەو بابەتانە بی باشە تەنها دەڵی وەڵی ئەو کەسێکم دیتە بەو شێوەی دەڵنوێژ بەو شێوەیە هەرو کەسێکم دیتە دەرێ بەو شێوەی دوعا دەگرێت ئەو کەسێکم دیتە دەرێ کاکە خۆزەعیفکردنەوە بەو شێوەیە ئەم بابەتانە بەڕاستی خەڵک ینی خەڵک دەبی بیر بکات و بیرکردنەوەی سادە نەبی باش ئەو کەسەی باسی ئاین دەکات کە دەهوێ ناوبانگێک دروست بکە بە شێوەیەکی ناڕێک دەهوێ ناوبانگ دروست بکات چونکە ئەو بابەتە بابەتێکە کە پێویستە کەسێک قسەی لێ کە پسپۆری تێدا هەبی نەک کەسێک تەنها بەبەستەکەی چبی مەبەستەکەی تەنها بریتێ لە شێوەکان کە شتێک پێشکەش دەکات دەزانی خەڵک ئەو بابەتەی زۆر پێخۆشەوە ئێستا کە زۆر جار دەرێن بابەتی خۆزەعیفکردنەوە بابەتی خواردن و هەر بابەتی خەون و هەر بابەتی جنۆکە ئەو بابەتانە باز کە بەڕاستی خەڵکێکی زۆر دەورەت لێ دەدەن خەڵکێکی زۆر دەورەت لێ دەدەن ئینجا چەندا قسەی سەر و سەمەرەشیان بۆکەی زیاتر خەڵک دەورەت لێ دەدەن ئینجا قسەکانی زیاتر علمی نەبن پەیوەست نەی خەڵک زیاتر کەواتە وا لە خەڵک دەکرێت بە شێوەیەکی سادە بیر بکاتەوە ئەو زۆرە کەسانەی کە پێشەنجی خراپن وا لە خەڵک دەکەن تەنها بیر لە چی بکەن و لە غەرائیزەکانی خۆیان بکەنەوە بۆیە ئەو زۆرە کەسانەی کە پێشەنجی خراپیشن زۆربەی زۆری کە دەیان هەوێ بەناوبانگ بن بە ئامرازێکی خراپ ڕێکلامکردن بۆ ڕەوشتی باش ناکەن بۆ بەدڕەوشتی دەکەن کاکە بۆ هەروەها بۆ ڕەوشتی بیانی دەکەن بۆ ڕەوشتی نامۆ ڕوخێنەر دەکەن کە تەمەشا دەکەین کە ئێستا کاگەر بێت و ناو بژمێریت ئەو کۆمەڵی کەسانەی کە ئێستا کە لەوانەیە ماگانە نزیکەی تەنها بەواسطەی سوشیال میدیایەکانیان کە 40 وەرەقە و 50 وەرەقە و 70 وەرەقە و 100 وەرەقە یان کۆمەڵە کەسێکمان هەیە بەهۆی ئەوەی گۆرانی دەرێ و بەنبێژە لەوانەیە هەر لە گەعدەیەک لەوانەیە 30 وەرەقە بەدەستبێنی باشە تەنها ڕێکلامکردنە بۆچی ڕێکلامکردنە بۆ ڕوخێنەری ڕەوشت کە ناوبانگێکی دروست بۆ ناوبانگێکی بە ئامرازێکی خراپ دروست کردی کە بریتێتی ئەو بابەتە هەروە غایەتەکەش دەبتە غایەتێکی خراپ بۆیە بە تایبەتی کاتێک باسی بەناوبانگبوون دەکەی سەرچاوەی کۆکردنەوەی سامانی کە ئەو کەسانەی کە لە بواری بەناوبانگبوون کە کار دەکەن کە بەناوبانگبوونیەکی نادروست بەناوبانگبوونێک بە ئامرازی خراپ تەنها بەبەستەکانیان بریتیە کۆکردنەوەی سامان چەند کەیت هەیە چەند کەس لایکی لۆ کردی ئەو بابەتە هەموو دەبتە هۆی بابەتی سامان و پەیوەست دەکەن بە سامان بۆیە کەسەکە لە پێشەنگێکی چاک لە پێشەنگی چاک بخۆی چاک نەبوو هەر لە ئامرازێکی خراپی بەکارهێنان ڕاستەخۆ کاریگەرێکی خراپی دەبێت لەسەر کۆمەڵگا ئەمەیان پێدەوترێت کە بریتێ لەوەی ئامرازی خراپ بەکاربهێنی بۆ بەناوبانگبوون و بۆ پێشەنگبوون و لەو کاتێک کارەسات خوڵقێنرێت ئەو زۆرە کەسانە تەنها بەبەستەکەیان یاچێت مەبەستەکەیان بریتە کۆکردنەوەی سامان زۆر جار بەڕاستیم پێم سەیرە کاتێک کەسێک تەنها مەبەستەکەی کەسێک کە داعیە و بانخواستنەها مەبەستەکەی دەبتە هۆی ئەوەی کۆمنت و لایک و ئەوەندە کەسە تەمەشامی کردێت یەک لەو شتانێک کە لەو ماوەیە کە کەسێک تەلەفۆنی بۆ مامۆستایەکان دەکەن هەموو جارێ تەلەفۆنی لە بۆ مامۆستایەکان دەیگو وەڵاهی من ڤیدیۆەکەی بڵاو دەکەم و نزیکەی 1000 کەس 2000 کەس بینەرم هەیە ئەوە زۆرێکە لەو جۆرانەی کە ئەو کەسە لە ئەسڵدا بینەر گرنگ نییە لەکەی خوای پەروەردگار چیە چونکە زۆرینەی خەڵک لەگەر حەقدا نییە بۆیە دەگەڕێنەوە سەرسەرەف کاتێک قسەیان کرێت تەنها 2 کەس 3 کەس قسەیان بەڵکو ئەو کەسانەی گوێ لە تۆ دەگرن شێن ئایا بەجێت دەکەن یان تەنها دێن تۆ دەبیەچیت تۆ دەبێت شتێکی تەرفیهی خەڵک بۆ ئەوەی جێت لێ دەگری بۆ ئەوەی کاتەکەت بەسەر بن بۆیە دەبی ئینسانی موسڵمان زۆر ئاگاداری خۆی بی بۆیە چەندەها نمونەمان هەیە چەندەمان نمونەیە کە کاریان بە چاکە دەست پێ کردووە دوایی بووینە پێشەنجی خراپ و ئامرازەکانیان چیان لێ گۆڕاوە نەخۆشیەکی تر کە بریتە بەکارهێنانی پێشەنگبوون بۆ کۆکردنەوەی سامان بەکارهێنانی پێشەنگبوون بۆ کۆکردنەوەی سامان
ینی زۆر جاروەیە کەسێک کە پێشەنگە کە کەسێک کەمە لە بواری پێشەنگبوونێکی کە زیاتر لە بواری ئاینی و هەروە لە بواری چاکەکاری و لە بابەتانە باز دەکەین کە پێشەنگێکی چاکە بەڵام کۆمەڵ خەڵکێک دەستن دەورەی لێ دەدەن کاکەوەرە لە گەرەمە ئیشکا نووسنگەیەکمان هەیە بۆ نمونە نووسنگەیەکی حەج و عومرەمان هەیە خۆڕاستە ئیشکردن دروستە ئیشکردن پەیداکردنی سامان لە ئیسلامدا کارێکی چیە کارێکی ضروریە پێویستە ئینسان ئیش بکەم بەڵام کاتێک مرۆڤ دەبێتە پێشەنگ ئەو پێشەنگبوونی دەبی زۆر ئاگاداربی خەڵک خۆی یان خەڵک بەکارینێ لە بۆ کۆکردنەوەی سامان بۆ ئێمە دەڵێن کە کاتێک ئیش دەکەی کاتی ئیشکردن ئەوە شتێکی دروستە بەڵام کاتێک کۆمەڵە کەسێک لەبەر ناوبانجی تۆ یان لەبەر ناوبانجی تۆ لەبەر ئەوەی کەسێکی پێشەنجی لەبەر ئەوەی کەسێکی قسەت دەڕوا بانگت بکات تۆوەرە لەگەرم بە شەریک لەو معمەلەیەدا یان لەو بازرگانیە یان لەو شتە ئەوە دەبی ئینسانەکە ئەو ئینسانە پێشەنگە دەبی بیر بکاتەوە بۆیە نیەتەکەی نەگۆڕێ لە نیەتێکی خوای ببتە نیەتێکی مادی میەتێکی مای بۆ دەبین لە هەندێک کە کاتێک هەندێک لە پێشەنگەکان دەکەونە ناو ئەو تەڵەیە کە ناو تەڵەیە گەورەیە بۆی کۆکردنەوەی سامان دەبێتە خودی ئامانزی پێشەنگبوونەکە کە کاتێکدا سەرەتا دەستە ناوێ لەوانەیە بەو شێوەی بیر بکاتەوە دەڵێ بۆ ئەوەی ژانێکی سادەم هەبێ ژانێکی ئاسایی بژیم وەکو خەڵک بژیم هەروەها دەستە ناو بازرگانەکە یان کەسێک دێ کەسێکی پێشەنگە دەڵێ کاکە وەرە خۆت هەربژێرە فلان کەس لەسەر لیستی فلانی لە پاشەوەی تۆش دەکەینە فلان شت و دەتوانی خزمەتی ئیسلام بکەیت و خزمەتی خەڵک بکەیت و دوای خزمەتی وە بکەیت کەسەکە بەڕاستی قسەی دەڕوا پێویستی بەوەی نییە ببتە ئەندام پەرلەمان پێویست نییە ببتە وەزیر پێویست نییە ببتە هیچ شتێک چونکە بەخۆی شتە بەخۆیشتە کە کاتێک بەخۆی پێشەنگ بوون لە هەموو چیە لە هەموو پۆستەی گەورەتە بەڵام کاتێک تۆ ئینسانی پێشەنگ خۆی گچکە کردووە لە وەزیفەیەکی بچووک و مدیرێک یان لە ئەندام پەرلەمانێک یان لە وەزیرێک لەو کاتێ ئەو کەسە خاصەتەن لەسەر ئەو لیستە بێ کە پێچەوانەی مەبادی بێ لە پێچەوانی بەهایەکانی وی پێچەوانی پەیامەکەی ویبی لەو کاتێ بەڕاستی ئەو جۆرە کەسە لەوانەیە سەرەتاوی بکات و برێ باشە خۆ چەندە ئیمتیازاتی تێدا ئەو ئیمتیازاتە بەکاردێنم سەتا دەی دەکەمە خێر و سەتا ئەوەندەی ئەوهی لێ دەکەم و سەتا ئەوهی لێ دەکەم و کاتێک دەستە ناو ئەو بوارە بازرگانیان دەستەنە ئەو وەزیفەی کە بەو شێوەی پۆستە دوای هێدی سێمەبەستەکەی دەگۆڕە ئینسان بەڕاستی کە باسی ئێمە باسی شەیطان دەکەین شەیطان کار دەکا هەروە شیاطینی ئینس و جنیش کار دەکە لەسەر ئەوەی کە کەسێکی پێشەنگی چاک بکەنە پێشەنگێکی چێ ئەگەر نەبتە پێشەنگێکی خراپیش وەی لێ دەکەن لە پێش ساوی خەڵک چێ گوێ لێ نەگری خەڵک بەگوێ نەکە چۆن کاریگەری هەیە کاریگەری کێشەکە لێرەدا هەیە ئەو کەسە سەنگێکی هەیە کاریگەریش تەواوی هەیە لەسەر ئەو کۆمەڵگای دەتوانێت ئەو کۆمەڵگای بگۆڕێ دەتوانێت ئەو کۆمەڵگایە بەرەو چاکە بەڵام ئەو زۆرە کەسە بۆ ئەوەی بەرەنگاری ئەو زۆرە کەسە بە شێوەیەک لە شێوە بە شێوەیەکی ئاشیانە من دێن کە بازرگانیەشی دەدەنێ کارێکی بازرگانی سامانی یان پۆستێکی دەنی کە چەندەها ئیمتیازای تێدا ئینزا هێدی ئەو کەسەچیان دوور دەکەوێتەوە لە پەیامەکەی کاتێک خۆی دەبینێتەوە ڕاستەوە خۆ پەیامەکەی لە پەیامێکی خوایی و هەروە لە پەیامێکی معنەی و بوویتە پەیامێکی مادی و بێتە خزمەتکردنی ئەو بازرگانە یا خزمەتکردنی ئەو کەسەی کە پۆستەکەی پێداوە بۆی دەبی کەسەکە زۆر ئاگادار بی کە بە هیچ شێوەیەک چیە کە بەناوبانگ بوو یان پێشەنگ بوو پێشەنگبوونەکەی چیە نەبتە هۆی ئەوەی ببتە مەزدەر ڕزقی کاتێک بۆ مەزدەر ڕزقی ڕاستەخۆ ئەو کەسە کە دەبتە هۆی ئەوەی گۆڕانکاری تێدا دروست دەبێت دەینە سەر نخۆشی دەردی حوتەم نخۆشی هەفتەمیان باسکردن هەموو بابەتێک و ڕووداوەکە دەمەشای دەکەین ئەو زۆرە کەسە کە پێشەنگە لە بوارێکی تایبەتی بەڵام لە هەمان کاتێکیدا دێ باسی بابەتی زانستی دەکە کاتێک کەسێک بانخوازە دێت باسی طب دەکە کاتێک بانخوازە دێ باسی هەندەسە دەکە بە هەمان شێوە کەسێکمان هەیە کە ئەگەر بێت و کەسێکی پێشنگ بوو ناودار بوو کە اختصاصی ئەگەر بێت و دکتۆر و طبیب بوو لە بۆی نییەوە کە کاتێک ئەو ناوبانگە گەورەی دروست کردیەوە بە واستەوەی خەڵک گوێ لێ دەگرن بێ باسی بابەتی ئاینی بکە بابەتی ئاینی بکە ئیلا دەبی هەم تەخەسوسی لە بواری ئاینەکە هەبێ هەم تەخەسوسی لە بواری پزیشکی هەبێ بۆیە لە هەموو بابەت قسەکردن کە یەکێکە لە دەردەکانی سێکە ئەو کەسانی پێشەنگن کە ئەوەش زۆرێکە لە سەرنجامی سێ لە سەرنجامی غڕورەکە لە بۆ دروست دێت بۆ نمونە دەبینی زۆر جارێک کەسێک دەبین لە ڕەمەزاندا
لەگەڵ ڕەمەزان چی دەکەیت و ژیان چۆنەوە لە جێژندا بە هەمان شێوە هەمان کەست لە بۆ دەینەوە لە یادی لەدایک بوون بە هەمان شێوە باز دەکەن هەروە کاتێک باسی باوک دەکرێت هەمان کەسی دەینێن کە باسی ژنهێنان دەکەن هەمان کەسی دەینێن کاتێک باسی تەلاقدان دەکرێت هەمان کەسی دەینێن کاتێک باسی منداڵ دەکرێت هەمان کەس دێ قسەی لێ دەکە کاتێک باسی پەروەردە دەکرێت هەمان کات ئەم کەسە دێ قسەی لێ دەکا ئەوە زۆرێکە لەو جۆرانەی کە ئەو کەسە تووشی چ بە نخۆشی ئەوەی بووە فی کولی وادی یەهیمون بەڕاستی یەک لەو شتانێک کە خوای پەروەردگار زەمی شاعرەکان دەکا درێت لە هەموو ئەگەر بێت هەم زارێ قسەیەکی کوردی هەیە درێت لە هەموو کچیە لە هەموو بابرێ خۆراکێک یان لە هەموو شتێک ئەسکووە کە ئەسکۆ یعنی فی کولی وادی یەهیمون لە هەموو یان لە هەموو بابەتێک قسەی خۆی لێ دەکا بەڕاستی نابی کەسی پێشنگ بەو شێوە شمولیە بی کە بە هیچ شێوەیەک لە هەموو بابەتەکە قسەی بکە تەماشا دەکەین ئەگەر بێت و خوای پەروەردگار بە ذاتی خۆی کە مەلایکەتەکانی هەموو هەیەکێکیان پسپۆری تایبەتی خۆی هەیە جبریل پسپۆری تایبەتی خۆی ئیسرافیل پسپۆری تایبەتی خۆی مەلەک المەوت پسپۆری تایبەتی خۆی هەروە فریشتەی چیاکانمانێ هەر فریشتەیەک خوای پەروەردگار اختصاصێکیش دایێت پسپۆری دایێتێ معقولە ئینسان بێ بە شمولیە بیر بکاتەوە هەروە ئەگەر بێت و تەماشا بکەین پێغەمبەرەکانیش بە هەمان شێوە دەبین هەر یەکەیان لە بوارێک ئەویان کە بوارێک بووە کە موسى عەلەیهی سەلام لە بوارێک عیسی عەلەیهی سەلام لە بوارێک پێغەمبەر صلی الله علیه وسلم لە بوارێک وحی خوای پەروەردگار وحیەکی شمولیە بەڵام ئینسان نابی برێ وڵای کە هاتیە قورئان شمولیە کەواتە منیش دەبی بە شمولی لە هەموو بوارێک قسەی بکەم نەخێت مسلمان بە شێوەیەکی گشتی مجتەمەعی مسلمان دەتوانێت لە هەموو بوارێک قسەی وەڵام وەکو تۆ کەسێکی تایبەتی پسپۆرێکی تایبەتی لە کۆمپیوتەری دەزانی معقول نییە تۆ باسی زیندە وەرزانینەوە بکەیت کاتێک مامۆستای بیرکاری معقول نییە باسی بێ مێژوملەوە بکەیت مێژوم ڕاستە ئەو بابەتە دەتوانی خۆت فێر بکەی و بیخوێنیەوە بەڵام کاتێک کەسێکی پسپۆرنی کەسێکی پسپۆر هەیە ئەولاترە بۆیە یەکەکە لەو دەردانەی کە کەسی پێشنگ بوون نابێ لە هەموو شتێک لە هەموو بارێکدا قسەی بکە تەنها لە پسپۆریەکەی خۆی نەبێ چونکە گەر بێت و لە پسپۆریەکەی غێری پسپۆری خۆی قسەی کرد لەو کاتێک چیە قسەی خەڵەت دەکا و قسەی غەڵەت دەکا و ئیدی خەڵک چیە خەڵک بۆی بەدیان دەکەوێ کە ئەو کەسەیە قسەکانی چیە قسەکانی زانستی نین و قسەکانی کە تەنها بریتە لە بۆ ئەوەیە ناوبانگێک دەرکە بۆی و قسانە دەکە بۆیە پێویستە هەر کەسێک لە فەنی خۆی قسەی بکە بۆیە قسەی ئیبن القەیم الجەوزیە دەرێ هەر کەسێک لە فەنی خۆی قسەی نەکرێ ئەوە قسەی زۆر سەیر و سەمەرە دەکا ئەوەش نابێتە حوجە بڕی وەڵڵی کاکە قورئان وەم لێ دەکا قورئان باسی شمولیەتی تێدایە قورئان هەموو مەثەلێکی تێدایە بەڵام ئێمە شارەزای هەموو قورئان نین کاتی شارەزای هەموو قورئان نەبی چۆن دەکرێت تۆ باسی هەموو بابەتێکسیە هەموو بابەتێک بکەیت بۆ دەبینی ئەگەر بێت و لە ناوزانایانیش ئێستا تەخەسوسی فقهمان هەیە تەخەسوسی ئوسوول فقهمان علومی قورئانمان هەیە هەروەها لە بواری دیش هەر کەسێک تەخەسوسی هەیە بۆیە دەبی کەسی پێشەنگ کەسێکی سەنجین بی لەو بابەتە قسەی بکە کە بەڕاستی خزمەتی چ دەکەم خزمەتی کۆمەڵگا دەکەن نەک تەنها قسە فرێدان بی و هەروەها لە هەموو بابەتێک بێتە سەر تەلەڤیزیۆن و سەر کەناڵەکان لە سۆشیال میدیان هەر کاتێک ڕووداوێک هەبوو ئەو بێ قسەیەکی لێ بکە دەبی کەسی پێشەنگ خۆ لەم نەخۆشیە بپارێزی ئینشاءڵڵا لە بەرنامەی داهاتوو باسی سێ نەخۆشی ترمامایە کە باسی دەکەن وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.